رسول الله صلى الله عليه وسلم فرمي يوا الرقوب كي لنا وتانا كسيك كسيك يعني وصفيا كان برقوب يعني كسيك من علينا به رقوب لا يخمان يوتي وجاخ كوير وجاخ كوير كي لنا وتانا وتيانو كسيك من علينا به فرمينا بلكو وجاخ كوير أويا لم يقدم من ولده شيئا هیچ منداڵێکی لە دوای خۆی پەروەردە نەکردووە بەجێی نەهێشتووە کە ببێ بەمای ئەجر و حەسەنات و پلە بەرز بوونەوە بۆ قیامەتی وەجاخ کوێریە تۆ بمریت و سێ چوار منداڵت هەبێ هیچی نوێژە لەسەر نەکە هیچی دوعا نەکا بۆ چۆن پەروەردە و کردوون بە نوێژ نەکەری بە بێدینی وەجاخ کوێریە کە بمریت و وەلەدون صالح يدعو له نەبێ لەوە وەجاختر کوێرترەوەیە کە بمریت و منداڵێکە پەروەردە کرد بێ هەرچی بێڕەوشتیە بیکا لە دوای خۆت گوێت پێ نەدابێ لەسەر حرام خواردن لەسەر ڕیبا خواردن لەسەر زیناکردن لەسەر هەڵقە و فلیم و گۆرانی لەسەر بێڕەوشتیکردن و خیانەتکردن و دزیکردن لەسەر گوێن فرۆشی و دەمپیسی و ئەمانە مناڵەکەت پەروەردە کرد بێ لە دوای خۆت بەجێی بهێڵی ئەوە پیسترین وەجاخ کوێریە بۆیە فەرمێ وەجاخ کوێر ئەو کەسەیە کە منداڵێکی باش لە دوای خۆی بەجێ ناهێڵێ کە بێتە مای خێر و بەرەکەت بۆی جا لێرە من وەلەدیه شەیئا ئەگەر منداڵەکەشی لە پێش باڵغ بوو نامرد بێ ئەوە دیسان هەر وەجاخ کوێری نیە ئەگەر بەبێ منداڵیش سەر بنێتەوە چونکە منداڵی بۆ قیامەتی بە کەڵکی دێ وەجاخ کوێرەوەیە کە منداڵێکی نییە لە دوای خۆی بە کەڵکی بێ بۆ قیامەت و قەبری